سڵاوتان لێبی هەرچەندە ڤیددیۆیەکە تاخیر ئێدیت بوو بەڵام باشترە لە نەکردنی ئەوە خۆم دوای ئەوەی گەورەوەی و پێڵاوەکی ئەستور لەبەر دەکەم بۆ خۆ ئامادەکردن بۆ سەر چیای کۆڕەک با بەڕێکەوێت. بێگومان ئەوەشیان خۆمم ئەو گەنجە قۆزە لەگەڵ کاک عوسمانی بەسەر چیای کۆڕەک دەکەوێت. بەرزی چیای کۆڕەک لە بنارەکەیەوە 724 متر بەرزە، لە تلووتکێکەوە 1690 متر بەرزە لەسەر ئاستی ڕووی دەریا. درێژی ئەو تلیفریکە 3670 مترە، خێرایەکەی 6 مترە لە یەک چرکەدا. واخێن ڕووکرد واخێ تەبعاً خۆشم خەت شێولێرم بەڵام یەکەم جارە دێمە سەر لووتکەی چیای کۆڕەک. خۆش بوو، جەوەکی خۆش بوو، هەرچەندە تەواو داپۆشرایە بە بەفر. سەر چیای کۆڕەک تەبعاً سەتا هەفتای سەماعاتی ئەو لایە خوارێ عەرەبن هادی الله أصدق لقى كاكا عثماني والله لسات شياي كورك بابا فروشك ربا فري ورا بورا بوسرماي والله برا او بابا بجروباتي لو تسنا كان ظاهر بفري انا بيني انا حكاني اكثر من مره كركوك هون هاني 40 بغداد كنت جيت بالجروب لو لا وحدك هذول جروب مو جروبات طبعا صح ده بزبو من وهانية چونکە سارترم لەوەی دیتیە فرمێ چی لە چاوێتی نایەتە خوارێ زەماعەتی عالیەنە زەماعەتی جنوب ناتیەوە شیعەنە ئەوانی سەرێ فندقن دەرێ شەی بە 600 یا 600 دلار. بتاقی بە چەند بوو؟ 10,000 بتاقەشی بە 10,000 لۆ سەرێ بێ تەلەفریکە. ئەوە فندق شەی بە چەندی؟ والله خانەکان چەند دلار؟ 500 ئای دەست خۆش. خانیش تقریبا 300 دلار. خانی بە 300 یان خانی بەش 500 فندق 500 دلار. خانی بە چەندی؟ خانی 600 دلار. خۆش پاقلە و نۆ کۆچتانە دیارە ئەرەوەڵا. کاکە برە سلام عەلەیکوم. باش خاتون ئەحواڵ ببوورە. دەرێ پاقلەمان نییە حەیتمان؟ بە چەندی 2000 خۆشە. ئەوە دوکانی پاقلەیە باقلەی دەفرۆشی لەگە نۆکاو 2000 خۆشە بە گەرمی. ئەوەش تەلەفریکەکە مەسەڵە خوارێ هەردیار نییە. چیتر مدن العابی کورە من العابی سەوڵە هیچ نییە. ئەدەوە چی ڕسمی لەگە دەگرن ئەو پارچە دیوارەوە هیچ نییە. دادەچە خوارێ دکتەر فندق خۆشتانەیە. ئەوڕۆ 23 ئەوەش دکتۆرە پێویست بێبی ئەوە نازانم چییە
ئەوەش کۆڕک و ئەسپی سناعیش. یا الله. ئەوە بە سیارەش دەرێن دەتوانی بێ بەڵام بە سیاری خۆیان ئەو گەرازە تا خوارە دەچتن سیارەکە دەبی سیارەی وان بیتن لێرە داینەوە چێتە ئەو لەش با بچین هەر هاتینە هاتینە سیا ڕێستورانت ئەوە مەطعمە حەزی لە مەطعامی بوو یەکەم زارە دێمە سەر چیای کۆڕک و تەلەفریکەش یەکەم زارە ئەوە مەطعمە ئیشوان بە مەطعمی نییە خلاص ئەو هەموو بەشەکەیتی ئەوە لە بۆ خەرچی جنوب لە خۆمان ئاسایی ئەوە بە فەرمان دیتە ئەوەی خەرچی جنوب بیتن چیا و چۆل بەفری نەدیتە ئەوان لەوێ شوێنەکانی خۆش کردی بەس چیکە بەفر هەموو شتە چیدا پۆشتیە لەوێ نەیبینی بە جوانی پێی ئەو سیارەت پێ بێ زنجیریشی بەستیە ئارێ وەڵا زنجیر ئەو جلکە هی بەفرێ نییە ئەوە هی کاتێککە بەفر دەباری با سار دەکرد ئەوە دەنا جلکەچی مەتەڕی لەبەر بیتە بێگومان بۆ پشودانیش خۆشە بچیتە و کافتریای و هەم خواردنیانەیە و هەم خواردنەوە و قاوە و چای و ئەو بابەتانە ئەوە ڕۆژەکە هاتە دەوێ تەبیعەت ئێستا عینێک لە چاونەوی لەگەر ئەو سپی ڕۆژش لێی دەدا زیاتر ئاوی چاوت دەبە بە تەبیعەت ڕستمگرتن لە ناو بەفر هەڕەش دەبیتن هەبەری هەموو دەوروبەرت سپیە ئیتر جوانە بە سافی دەرناسی ڕسمەکە تەمان هاتین خۆتە زانی بەفر بوو ئێستاش ڕۆژ هاتە دەرەچێت ئەو علاماتەنەش لە هەموو شوێنەکەیە ئایلەف کۆڕک بەڵام بەداخەوە لێ نەدەگەڕا نزیک بێ و ڕسمی بگری لەبەرچی نازانم بێگومان ئەم تەلەفریکە لە 2011 دروست کراوە دوای گەشتێکی 1 سەعات 2 سەعاتی هاتوونەتە خوارەوە ئەمەشیان ڕادار و بورجەکەی کۆڕک تلیکۆمە لە دوورەوە شاری ڕەواندوزی زۆر جوان و دڵگیر دیارە ئەوە گەرازە دێ ژۆرێ لا شوێنێک ڕادەگری ها لە بیدایی لێرە تکتی دەبڕی تکتی بە $10,000 ئیتر دێ ئێرە بەسە دەکەوی سەرەوە تەبان مەطعەمە قاوەخانەیە چیکە لێە ئەو مەرافق سەحیوانەشی لێیە هۆی چوو لێرە بەسە دەکەوی ئەوەش مەرافقان لێرێ مەرافق و مزگەوت لێرێ ئەوەش چیای کۆڕەکمان کرد سەر ئەو برنداییە ها لە خۆشیدا بن بەحافیز